بە درێژایی تەمەنی عێراق لە 100 ساڵی ڕابردوودا هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون ژێرخانی ئابووری کوردستان تێک بشکێنن. باسی کیمیاباران و ئەنفال ناکەین، باسی تێکشکاندنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دەکەین. بەڵام لە کابینەی نۆ هەوڵدرا کە ئەمە ڕاست بکرێتەوە. بە عەمەلیش وەکو لە راپۆرتەکەشدا هاتبوو بەرهەمی کشت و کاڵ لە 100ەوە گەیشتۆتە لە 100 یەکێکە لە کارەهارە لە پێشینەکانی کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی تەنها پشت بە یەک سەرچاوی داهات نەبەسرێ کە نەوتە بەڵکو هەمە چەشنکردنی داهات و لە ناویشانە داهاتی کشت و کاڵ. ئەمانە بەشێکن لە ئەو بانگەشانەی کە پارتی دیموکراتی کوردستانیش مافی خۆیەتی کە بڵێ لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا چی کردووە بۆچی دەبێت دەنگ بە کاندیدەکانیشان بدرێ. ئێمە لەسەر ئەم بابەتە یەکێک لە کاندیدەکان میوانمانە کە زۆر بەڕێز زۆزەک شێخ لەتیف کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی کەرکووک لە ستۆدیۆ لە لامان میوانە دەمانەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵیانە بکەین. کاک زۆزێک زۆر بەخێر بێن سەرسەر و سەرچاو و سوپاس کە بەشدارن لەم گەشتەی هەواڵەکان لەگەڵمان. با لەوە دەست پێ بکەین بۆچی کەرتی کشت و کاڵ ئەو گرنگیە زۆرەی لە کابینەی نۆهەم پێدراوە. بەڵێ سەرەتا سوپاس بۆ بەڕێز کاک حاکەم سڵاو ڕزمێ بۆ تەواوی بیسەران و بینەرانی K24. من زۆزێک شێخ لەتیف ساڵەییم کاندیدی ژمارە 14 لە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی کەرکووک. هەڵبەتە پێم خۆشە وڵامی جەنابتان بدەمەوە بە وتەیەکی دێرین و قەدیم کە لە مێژە بیستمە دەڵێت ئەلزیراعەت و نەفتون دائیم واتە کشت و کاڵ نەوتێکی بەردەوام و هەمیشەیە. هەڵبەتە کە ئەم وتەیە هەبوو یاخود سیاسەتی حکوومەتی هەرێم گرنگی بە کشت و کاڵداوە ئەمە خۆی لە خۆیدا گرنگی خەڵکە یاخود پێداویستی خەڵک دابینەکە. بۆیە بەڵێ بێگومان وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی کشت و کاڵەوە کۆمەڵی تەکنیک و سیستەمی نوێی و هاوچەرخی سەردەمیانەی هێناوە بۆ هەرێمی کوردستان کە ئەمەش بۆتە هۆی ڕەزامەندی تەواوی کوردستانیان بە تایبەتی چینی جووتیار و ئەو زۆر باش کاک زۆزەکانی کە لە راپۆرتەکەش هاتبوو چەندین پرۆژەی کشت و کاڵی مۆڵەتیان وەرگرتووە. ئەم گەشە پێدانی کشت و کاڵیە مۆڵەت وەرگرتنە ئەم کۆمپانیانی کە لەو بوارە کارەکەن ئەمە بۆچی گرنگە گرنگی ئەمە لە چیدایە؟ قوربان ئێمە ئەگەر سیاسەتی ئابووری جیهانی بخوێنیتەوە کە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لە سیاسەتی کە ئابووری عێراق و کوردستان دەبینین نەوت ڕۆژ بە ڕۆژ لە کورتیەدا لە ڕووی نرخەوە لە ڕووی بەرهەمهێنانیشەوە. بۆیە دەبێت حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی عێراق گرنگی بەدیلی هەبێت واتە بەدیلی هەبێت بۆ ئەوەی خەڵکانی هەرێمی کوردستان خەڵکانی عێراق سوود لە بابەتی تر وەرگن لە هەمووشیان گرنگواتە کاک زۆزێک ینی ئەوەی کە گرنگە لێرە کابینەی نۆهەم ئەنجامی داوە مەسەلەی دابینکردنی ئاسایشی خۆراکە لەسەر و هەموو شتێکەوە. ئەکی دوایە باش زۆر باشە کاک زۆزێک ئێوە خەڵکی کەرکووکن ئێوە ڕاستە و خۆ ڕوو بەڕووی تعریب و داگیرکاری بوونەتەوە بۆ خۆ دەزانی کەرکووک لە 100 ساڵی ڕابردوو تا ئێستش بەردەوامە. زۆربەی ئەو زەویە بە پیت و بەرەکەتانەی لای جووتیارانە هیباب و باپیریان بە تاپۆ ئێستەشی لەگەڵ بێ دانوێ داگیری بکەن و عەرەبی هاوردەی لێیە. تۆ وەکو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان ئەرکەکە زۆر قورسە جگە لە شەڕی دەستور دەتەوێ چ شەڕێک بۆ جووتیارانی کوردستان بکەی لە کەرکووک و لە ناوچەکانی پەلکانەیە سەرگەڕانە ئەو ناوچانە؟ قوربان ئێمە من خۆم هەڵقوڵاوی ناوی ئەو معاناتەن کە بە درێژایی 30 ساڵ یاخود زیاترە لە ژێر داگیرکاری حکوومەتەکانی عێراقین کە ئێمە خۆمان لە پردێ و لە دووبز و لە سەرگەڕان و لە حەسار و لە ناوچەی شوان هەر هەمووی ئەم خەڵکە معاناتی ئەوەی زەویەکانیان داگیر کراوە. هەڵبەتە ئەمە پێویستی بە کاندیدێکی ڕاستەقینەیە یاخود پارلمانتارێکی خەمخۆر لە معاناتەکە تێبگات. بۆیە ئێمە وەکو جەنابت فەرمووت ئێمە تەنها شەڕی ئەوە ناکەین بڵین سیاسەتی ئابووری تەنها بۆ کوردستان گەڕێنەوە یاخود هەممی ئێمە من وەکو کاندیدێک خەمی من زیاتر معاناتی ئەو زەویە زەوتکراوانەیە کە خاوەن ڕەسەنەکانی کوردن و بەشێک لە برا تورکمانەکان معاناتی ئەوەمان هەیە بەڵێ بچینە پەرلەمان بەپی یاسا و ڕێسای دستوری
کە خۆی دەگرێتەوە لە مادەی 140 دووسری عێراق کە ئەگەر بە شێوازە ڕاستەقینەکەی بە شێوازە ڕاست و دروستەکەی جێبەجێ بکرێت ئەو وەختە ماف بۆ خاوەن مافە گەڕێتەوە کە کوردی ڕەسەنی کەرکووکە. هەتاکو ئێستا حکوومەتەکانی عێراق بە هەموو کابینەکانەوە هیچ کات میلی ئەویان نەبووە یاخود نیەتی ئەویان نەبووە ئەو مادەیە بە تەواوەتی جێبەجێ بکەن. بۆیە سیاسەتی حکوومەتی هەرێمش وایە و خودی سەرۆک بارزانیش ئەم جاریان زۆر مصرە لەسەر ئەوەی کە ئەو مادەیە جێبەجێ بکرێت لە نێو هەمووشیاندا ئەو مادەی کە تایبەتە بە گەڕانەوەی زەوزاری زەوتکراو کە بگەڕێتەوە بۆ خاوەنی ڕێ. زۆر باشە کاک زۆزێک ئێستا ئێوە لە بانگەشەی هەڵبژاردننی خۆتانە لە کەرکووک بۆ لای تورکمانەکانیش و بۆ کوردیش دەتانەوێت ئەم پێشکەوتنەی کە لە بواری کشت و کاڵ لە هەرێمی کوردستان هەیە چۆن بیگەێنن بە خەڵکی کەرکووک و ئەو ناوچەوە پێیان بڵێن بەڵێ ئەگەر مادەی 140 جێبەجێ بکرێ ئێمە دەتوانین ئەو پێشکەوتنی کوردستانیش بینین بۆ ئێرە. قوربان ئێمە طبعاً لە کاتی بانگەشە و سەردانەکانمان بۆ ناو خانەوەدە بەڕێزەکان باسی ئەزمموی خزمەتگوزاری گشتی ئەەکەین ئەزمموی خزمەتگوزاری هەرێمی کوردستان بۆ عێراق و بۆ بەتایبەت بۆ کەرکووک بەتایبەت بۆ ئەو ناوچانەی کەوا ناوچەی کوشت و کاڵین لە دەڤەرەکەی خۆمان لە منطقەی خۆمان باسی ئەو پێشکەوتنانەشەکەین لە بواری کوشت و کاڵی کە بتوانین سبەی ئینشاڵە لە پەرلەمانی عێراق بەپی یاسا بهێنە منطقەی خۆمان کە ناوچەیەکی بە پیت و بەرەکەتە. یەکێک لەو بەردامانە کارگەی کشت و کاڵی کارگەی کشت و کاڵی بهێنین بتوانین لە ناوچەی خۆمان دروستکەین و ئەو تەکنیک و تەقەنیانەی کەوا ئێستا لە هەرێمی کوردستان بەدی ئەکرێت و هەیە ئەوانش بگوازینەوە. من ئەو بەشێک لەو ئامار و داتایانم لایە کە لە هەرێمی کوردستان بەتایبەت لە منطقەی ئاکرێ کەوا بواری کشت و کاڵی کە جەنابشتان لە راپۆرتەکە ئاماژەتان پێکرد بواری کشت و کاڵی لە چ ئاستێکە و بەرەو چ ئاستێک بۆ نمونە بەروبوومی پەتاتە لە منطقەی ئاکرێک بۆ نمونە چەند ساڵێک پێشتا ئینتاج و وەبەرهێنانیان 25,000 تەن بووە ئەم ساڵ خەیالیە دەگاتە 600,000 تەن بۆ ماوەی ساڵێک ئەمە خۆی لە خۆیدا خۆ لە خۆڕە نهاتووە. حتمما کۆمەڵێک سیاسەتی کشت و کاڵی جوان و ڕێک و پێک بەدی هاتووە بۆ ئەوی ئەم بەرهەمە زۆرە ئینتاج بێت لەو منطقەیە. کاک زۆزێک بۆچی ئێوە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بۆچی ئێوە پێتان وایە ئەوە تەنها پارتیە دیفاع لە خەڵکی کوردستانەکان نەگەر لە هەرێمی کوردستان لە ناوچە داگیرکراوەکانیش لایەنەکانی کە بەلایەنەوە گرنگ نییە بۆچی پێتان وایە تەنها پارتی دیفاعەکە و کاندیدەکانیشی دیفاعەکەن بۆ؟ حاکم فەراد ئەمڕۆ خەڵک زۆر واعیە زۆر چاوکرەوە بە چاوی عەقڵ شتەکان ئەبینێت یعنی شتەکان واقعە هەمومان دەبینین لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە. ئێمەی کەرکووکی هەتا ئێستا هەرچەنە سەر بە عێراقین بەس خۆمان بە خەڵکی هەرێمی کوردستان دانین یعنی بەشێکین لە کوردستان بەشێکین لە کوردستان بۆیە ئەو تەتەوڕ و ئەو پێشکەوتنەی ئێستا ئەمڕۆ دەیبینین هیچ کەسێک ناتوانێت نکۆڵی لەکە ناتوانێت ئینکاری لەکە ئیلا نەیار و دوژمن ئیلا کەسی خائین و خیانەتکار ئەتوانێت نکۆڵی لێکە و بە شێوازێکی سلبی و نەرێنی باسیکە. بە شایدی خودی هاوڵاتیانی عەرەبی عێراقی شایدی بۆ ئەم تەتەوڕ و پێشکەوتنە ئەکەن کە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە بە ئومێدەوەن کەوا بتوانین ئێمەی پەرلەمانتارانی کورد بە تایبەت پەرلەمانتارانی پارتی بگەینە پەرلەمانی عێراق بۆی ئەو ئەزمونە جوانەی هەرێمی کوردستان کە خۆی دەبینێتەوە لە بواری کشت و کاڵ و پیشەسازی و هەروەها گەشت و گوزار و ڕێگاوبان و خزمەتگوزاری بتوانین بەشێک لەو ئەزمونە بگوازینەوە پەرلەمانی عێراق لێوە هاوڵاتی عێراقی بە کورد و تورکمان و عەرەبەوە سوودمەند بێت و ئێمە ئینشاءڵڵا شەڕ و هەوڵی ئەوە ئەدەین. زۆر باشن دەست خۆش زۆر بەڕێز زۆزێک شەقلەتیف کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی کەرکووک لە سەر لیستی 275 گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ زۆر سپاس بۆ بەرزتان زۆر سپاس بۆ بەرزتان سپاس.